هۆکاری ئاڵۆزی سیاسی تێکچوونی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان لە ئۆباڵی کێیە؟ لە کوردستانە خەلەلێکی زۆر گەورە هەیە لە ئیدارەدانی و خەڵکە. ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئەڵێ ئەوەی لە هەرێم ڕوئەدات سەرۆکی هەرێم لێ بەرپرسیارە. ئەم سیستەمەکە هەیە ڕای گشتی دروستی نەکردو لە ئەساس. بە بڕای تۆ سەرۆکی هەرێم سەرۆکی هەولێرە یا سەرۆکی هەرێمە؟ ئەوە خەتەرناکترین مەرحەلەیە کە کوردی کوردستان هەبێت. سەرنجی ئێوە لەسەر مانەوەی یاخود لادانی مەسعود بارزانی چییە؟ لە دەوڵەتی قانونە سازان وجودی نییە. بۆچی لە شەڕی دژ بە داعشا بەشداریتان نەکرد؟ الحركة التي تمدها السعودية بالمال وإيران بالسلاح. سیستمی سەرۆکایەتیتان پێ باشە یا پەرلەمانی؟ حتى أو لحظة كياني درجة بها الرئيس به